شێخ لەتیف بەرزنجی هەشەزینی تێکۆشەر و پێشمەرگە و خەباتگێڕ و ڕووناکبیر و نووسەر و یەکێک لە کەسایەتیە دیارەکانی کورد لە شەستەکانی سەدەی ڕابردوو وە کارەکتەرێکی دیاری نێوبزوتنەوەی سیاسی و ڕۆشنبیری دەرکەوت و بەشداریەکی چالاکی جوڵانەوەی سیاسی و ئەدەبیەکان بوو کە هەمیشە لە بەرەی سەرخستنی مافەکانی کورد و پێشخستنی دۆزەکەی بوو لە پاڵ چەندین خەباتگێڕ لە بەغدای پایتەخت و شانیاندایە بەر خەباتی نهێنی و هاوخەبات و هاوڕێبازی سەرۆک مامجەلال بوون. ڕۆڵی کاریگەریان بینی لە سەرخستنی بیری نوێی شۆڕشی کوردایەتی لە هەرێم و لۆبیکردن بۆ کۆکردنەوەی پشگیری لە ناو کەسایەتیە دیارەکانی عێراق بۆ بیری کوردایەتی و شۆڕشی نوێ و سەرخستنی ئامانجانەتەوەییەکان. شێخ لەتیف شێخ سادق هەشەزینی بە هۆی پێگەی کۆمەڵایەتی و بنەماڵەکەی دەورێکی کاریگەری بینیوە لە پشتگیریکردنی ڕەوتی خەباتی سیاسی و فراوانکردنی بازنەی جوڵانەوەی سیاسی بیری نوێ بە ڕابەرایەتی سەرۆک مامجەلال لە وڵاتانی سووریا و ئێران و سعودیا لە هەرێمیش هەمیشە دیوەخان و مەقام و پێگەیان لە خزمەت شۆڕە سوارانی کاروانەکە بوون و چەندین جار تووشی نەهامەتی و دەربەدەری و ماڵوێرانی بوون و سەروەت و سامانیان دەستی بەسەردا گیراوە و تووشی ڕاوەدونان و ئازار و ئەشکەنجە بوونەتەوە. شێخ لەتیف بەرزنجی سەرباری ئەوەی وەک کەسایەتیەکی دیاری بزوتنەوەی سیاسی و کۆمەڵایەتی دەرکەوت لە هەمان کاتیشدا نووسەر و ئەدیبێکی دیار و خاوەن قەڵەمێکی بە هەڵوێست و نیشتیمان پەروەر بووە و چەندین بەرهەمی بە چاپ گەیاندووە و خاوەن گەنجینەیەکی دەوڵەمەندی ڕەوتی نووسین و شێعری نیشتیمان پەروەریش بووە. شێخ لەتیف شێخ سادق بەرزنجی ساڵی 1939 لە گوندی هەشەزینی ناحەی سەنگاو لە بنەماڵەیەکی دیار و خاوەن مەقام لەدایک بووە. ساڵانی 50 سەدەی ڕابردوو خوێندنی لە هەولێر تەواو کردووە و لە حوجرە و تەکیەکاندا خوێندنی ئاینی تەواو کردووە. دواتر بڕوانامەی پەروەردەیی لە کەرکووک بەدەستهێناوە و هەر لە تەمەنی لاوێتیەوە تێکەڵ بە کاری سیاسەت و جوڵانەوەی سیاسی و ڕووناکبیری بووە و ڕۆڵی گرنگی لە ڕووداوە مێژووی و سیاسی و کۆمەڵایەتی و ڕووناکبیریەکاندا گێڕاوە.